زۆری بیرەکەم. باوکە یەکێک بوو لە پێشمەرگە قارەمانەکان بەشدار بوو لە تێکشکانی تیرۆرستاندا هەمومان شانازی پێواکەین بەڵام ئەو ئایندەی کە لە پێناویدا خەباتی کرد و ئەو بەهانەی کە لە پێناویدا جەنگا هێشتا مەترسیان لەسەر لەبەر ئەم هۆکارە پێویستە تیمێکی بەهێز بنێرین بۆ بەغدا بۆ بەدەستهێنانەوەی ئایندەمان لە 12 مایس دەنگ بدە بە لیستی 162 یەکێتی نیشتیمانی کوردستان نەکەوەی کورد نەکەوەیەکی زیندوو تێکۆشەر و کۆڵ نەگەرە بۆ هەتا کوردێک بابێ کەرکووک شاری کوردستانە